ڕاگەیاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە لە مەحکومیەتی چڕکردنەوەی گوشار بۆ سەر معەلیمانی مافخوازی ئێران. خەباتی حەقوازانەی معەلیمانی ئێران هەروە درێژەی هەیە و وەڵامی ڕژیم تا ئێستا جگە لە بەدواداچوون، بانگکران و دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوەیە هیچ شتێک نەبووە. بەڵام لە بەرانبەر ئەم گوشارانەی ڕژیم هاودڵەیەکی شایانی ستایش لەلایەن معەلیمان لە شارە جۆرە جۆرەکان پێک هاتووە. معەلیمانی خەباتکار هاوڕێیانی زیندانی خۆیان و بنەماڵەکانی ئەوان بە تەنیا جێ نەهێشتووە و سەرەڕای هەڕەشە و گوشارەکان لە خەبات بۆ ئازادی ئەوان هەروە دەستەوەستان دانانیشن. لە نوێترین کاری شۆرای هەماهەنگی پێکهاتەکانی سنفی معەلیمانی ئێران لە ڕاگەیاندنێکدا باس لە بربەستنانەوەی مەعمورانی ڕژیم بۆ بەدواداچوونی بارودۆخی معەلیمەی زیندانی شەعبان محەممەدی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵی ئەو هەڵسوراوەیە سنفیە کراوە. لەم ڕاگەیەندراوەدا هاتووە ڕۆژی پێنجشەممە 28 مانگی ڕێبەندان کۆمەڵێک لە هەڵسوراوانی سنفی لە ئوستانەکانی لۆرستان، ئەلبۆرز، تاران، گیلان، هەمەدان، کرماشان و شارەکانی سەقز و سنا لە کوردستان بۆ بەدواداچوونی دوایین بارودۆخی شەعبان محەممەدی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵی ناوبرا و سەردانی شاری مەریوانیان کرد. بەڵام نیوە شەوی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ئەمنیەتی و ئینتزامی لە مەریوان چوونە شوێنی دانیشتنی نوێنەرانی ئەنجومەنەکانی سنفی و ئەوانیان بە لە دەستپێکی ئەرکەکەیان ناچار بە جێهێشتنی شاری مەریوان کرد. هەر لەم پەیوەندیەدا هێزەکانی ئەمنیەتی بە کۆنتترۆڵی ڕێگاکانی ورودی شاری مەریوان لە چوونی ڕەسوول بوداغی لە هەڵسوراوانی بەناوبانگی بزوتنەوەی معەلیمان و هاوڕێکانی بۆ شاری مەریوان ڕێگریان کرد و ئەوانیشیان لەجێر چاوەدەری هێزە ئەمنیەتیەکان بەرەو شاری سنا بەڕێ کرد. بەپێم ڕاگەیاندنا سەرەڕای کەش و هەوای توندی ئەمنیەتی ژمارەیەک لە نوێنەرانی معەلیمان توانی ویانە لەگەڵ بنەماڵەی شەعبان محەممەدی چاوپێکەوتن بکەن و هاوپشتی کۆمەلگای معەلیمانی ئێران بەوان ڕابگەێن. شۆرای هاواهەنگی ڕێکخراوە پیشەییەکانی فەرهەنگیانی ئێران لە کۆتایی ڕاگەیاندنە خەبەریەکەی خۆیاندا ڕایان گەیاندووە هەر جۆرە هەڵاواردنێک و بەرەنگاربوونەوە لەگەڵ چالاکانی سنفی مەحکوم دەکەن و لە ئەگەری هەر ڕووداوێکی تایبەت کە بۆ چالاکانی سنفی ڕووبدات لەگەڵ وەڵامی توندی معەلیمان بەرەو ڕوو دەبنەوە. کۆمەڵا هەروەکو زۆر جار ڕایگەیاندووە بە هەموو شێوەیەک پشتیوانی چالاکانە و بێدرێغی خۆی لە بزوتنەوەی مافخوازانەی معەلیمان دووپات دەکاتەوە. کۆمەڵا سەرەڕای خواستی ئازادکردنی دەست بەجێی هەموو معەلیمانی دەست بەسەرکرا و زیندانیانی سیاسی دیکە ئیرادە و خۆڕاگری معەلیمان لە ناڕەزایەتی و مانگرتنی سەراسەری لە سەرجەم شارەکانی ئێران و بەشداری چالاکانەی معەلیمانی شارەکانی کوردستان لەم ڕەوتە مافخوازانە لە بەرانبەر ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بەرز دەنرخێنێت و ڕێزی بۆ دادەنێت. لە هەمان کاتدا هەوڵی ناوەندە ئەمنی و ئیتلاعەتەکانی ڕژیم هاوکار و سایتە وابەستەکانی ئەوان لە پەروەندەسازی درۆینا دژی معەلیمانی بەندکرا و زیندانیانی سیاسی دیکە مەحکوم و بە ئێعتبار ڕادەگەیەنێت. کۆمەڵا داوا لە خەڵکی خەباتکار و ناڕازی کوردستان دەکات کە بە هەموو شێوەیەک و چالاکانە لە خەبات و ناڕەزایەتی جەسوورانەی معەلیمان پشتیوانی بکەن. دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 28 ڕێبەندانی 1400 هەتاوی.